بەیانیتان باش زۆر سوپاس بە ئامانجی نەهێشتنی دووموچەیی بۆ یەکەم جار حکوومەتی هەرێم پرۆژەی سیستەمی بە ئەلکترۆنیکردنی موچە پەیڕەو دەکات وەک یەکەم هەنگاو بۆ دەستپێکردنی پرۆژەکەش نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت و قوبات تاڵەبانی جێگرەکەی و بەشێک لە وەزیرەکان و کارمەندانی ئەنجومەنی وەزیران ناوی خۆیان تۆمار کرد. پرۆژەکە لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕی کوردەوە سەرپەرشتی دەکرێت و بریتیە لە تۆمارکردنی ناوی سەرجەم موچەخۆران لە داتابەیسێکی ناوەندیدا بە ئامانجی نەهێشتنی موچەی نایاسایی و دەستکەوتنی داتایەکی دروست لەسەر موچەخۆرانی حکوومەت. لە دوای تۆمارکردنی ناوی نێچیروان بارزانی ڕایگەیان بە ئەلکترۆنیکردنی سیستەمی موچە هەنگاوێکی گرنگە بۆ چاکسازی کارژێڕی و پرۆسەی چاکسازی هەنگاوێک زیاتر دەباتە پێشەوە. ئێمە پێمان وایە ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە بۆ چاکسازی کارگێری و ئیداری لە هەرێمی کوردستاندا. طبی ئەم پرۆسەیە باشیەکانی ئەوەیە لە مەودوع دیار دەکەوێت ئەوانەی کە بە نایاسایی دوو موچەیان هەیە و هەموو موچەخۆرانی کوردستان ئەوانەی کە لە هەرێمی کوردستان موچە وەردەگرن داخلی ئەو پرۆسەیە دەکرێن. بڕیارە پرۆژەی سیستەمی بە ئەلکترۆنیکردنی موچە لە ماوەی 3 مانگدا تەواو بکرێت و 1,400,000 موچەخۆر ناوی خۆیان تۆمار بکەن. بەو پێش لەو ماوەیەدا هەر کەسێک ناوی خۆی تۆمار نەکات بۆ حکوومەت دەردەکەوێت ئەو کەسە موچەخۆری ڕاستەقینە نییە و موچەکەی دەبڕێت. هاوکات قوبات تاڵەبانیش ڕایگەیان ئامانجیان ئەوەیە لە 3 مانگدا ناوی هەموو موچەخۆران تۆمار بکەن ئەو کات دەردەکەوێت کێ موچەخۆری ڕاستەقینەیە و کێ دوو موچە یان زیاتر وەردەگرێت. پرۆسەی پێدانی موچەکە ئەمڕۆ پرۆسەیەکی زۆر ئاڵۆزە، پرۆسەیەکە کە بەلایکەمەوە 23 تا 27 ڕۆژە خایانێ بتوانین بە پرۆسەی پێدانی موچە بە سیستمێکی ئەلکترۆنی خێرا بکەینەوە. حتا ئەتوانین لە ئایندەشدا مەسەلەی پاشەکەوتی موچەش وەکو ڕەسید بدرێتەوە بە فەرمانبەرەکانمانەوە بۆی ئەو دڵنیایان هەبێتەوە کە ئەو پارەیەن کە لێیان پاشەکەوت کراوە نافەوتێ. ئەمە دیسانێڵێمەوە دەستکەوتێکی گرنگە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. سەرپەرشتیاری گشتی پرۆژەی سیستەمی بە ئەلکترۆنیکردنی موچەش ئاماژەی بۆ ئەوە کرد هەندێک فەرمانبەر هەن کە بە شێوەی یاسایی دوو موچە وەردەگرن ئەوانە وەک خۆیان دەمێننەوە، بەڵام ئەو موچانەی کە نایاسایی بن ئەوە لەم سیستەمەدا ئاشکرا دەبن و ڕادەگیرێن. هەنێ موچە هەیە بە یاسایی وەرەگیرێت، ئەو دوو موچەی کە یاسایی وەرەگیرێ دەوان فەرق جیاوازە. بۆیە ئێمە ئەو لیستانە ئامادە ئەکەین، لیستی ئەو کەسانەی موچەی دووبارە و سێبارە وەرەگرن. ئەم لیستە پێویستی بە لێکۆڵینەوە هەیە، هەر کەیسێک ئەبێ بە جیا مامەڵی لەگەڵ بکرێت. هەموو دوو موچەیەک نایاسایی نییە. یەک هەنێ خەڵکەیە بکە موچەی وەرگرتووە بە نایاسایی ئەبێ حسابی ئەوەی لەگەڵ بکرێ و موچانێک کە پێشتر وەریگرتووە چ بڕیارێکی لەسەر درێت. لە سەرتاسەری هەرێمدا 76 بنکەی تۆمارکردن کراوەتەوە بۆ ئەوەی لە ماوەی ئەو 3 مانگەدا کە دانراوە سەرجەم موچەخۆران ناوی خۆیان تۆمار بکەن و هەر فەرمانبەرێک ژمارەیەکی تایبەتی پێدەدرێت و لە هەموو پرۆژەکان و ئەو بیمانەی کە حکوومەت دەیدات سوودمەند دەبێت. ڕێبەرکاکەی یەنارتی هەولێر.